سڵاوتان لەبێ بینەرانی کەناڵی کوردستان 24 دێرین سەردارم لە پرۆگرامێکی تری تەندروستی و ڕۆژوو گەڕامەوەلاتان لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەم ئەو نەخۆشانەی تووشی نەخۆشی شێرپەنجە بوون لە مانگی ڕەمەزاندا چۆن ئاگایان لە تەندروستیدان بێت و وە دەتوانن بە ڕۆژوو بن لەگەڵ دکتۆر هەردیجاد باس لەم چاوەرە دەکەن لەگەڵم بمێنەوە. دکتۆر سڵاوت لێ بێتن. سلامت بی بخێربێن. دکتۆر با سەرەتا لەوە دەست بکەین نەخۆشانی شێرپەنجە دەتوانن بە ڕۆژوو بن کامە جۆرن کە ناتوانن بە ڕۆژوو بن. سەرەتا بەخێر هاتندا بکەی بۆ نەخۆشخانەی نانەکەلی. مانجی ڕەمەزانی پیرۆزیەکە کە لە طقوسی دینیە گرنگەکانی ئیسلام کە زۆربینی خەڵکی کوردستان و موسڵمان گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ مانجی ڕەمەزان مانجی خێر و بەرەکەتە. نەخۆشانی شێرپەنجە هەمە جۆرن. هەندێکیان دەتوان بە ڕۆژ بن و پێچوانەوە زۆر باش لە بڵیان بە ڕۆژی بن هەندێکیان ناتوانن بەهۆی برین سەبەبی زیستیەوە باش نییە بە ڕۆژی بن یان ئەسڵن ناتوان بە ڕۆژی بن. ئەم جۆران چێن کە دەتوان بە ڕۆژی بن ئەوانەی کە نەخۆشیەکەیان ستیبلە واتە یان لە قۆناغەچی باشی چارەسەرکردندان کە تەنها لەوانەیە هەفتانە یان مانگانە یان دوو هەفتە جارێک دەرمانیان وەردەگرن دەرمانەکەش برین بەهێز نییە یان یەککەوتەی نییە ئەوانە زۆر جوان دەتوان بە ڕۆژی بن. بۆ نمونە ئەوەی کە لە دەرمانیان بە شێوەی حەب وەردەگرن ڕۆژانەبی یان بە شێوەیەکی دیکە بەڵام ئەو نەخۆشانێک کە چارەسەری تند وەردەگرن کە لێکەوتەی هەیە کە کاریگەری هەیە بۆ سەر تەندروستیان باشتر وایە ئەسڵن پێویستەکە بە ڕۆژی نەبن چونکە لەگەر ئەم چارەسەریە کیمیاویە بەهێزانە یەکەمیشە کە مرۆڤ پێویستی پێ بوونی ڕێژێکی زۆر لە ئاو لە لەشی مرۆڤدا ئەمەش بە پێچوانەی بە ڕۆژە بوونە. باشە دکتۆر باس لەوە کرد وتت هەندێکیان زۆر باشە بە ڕۆژوو بن لە ڕووی تەندروستیەکەوە ئەو باشە لەکوێیە بۆچی باش ئەوان بە ڕۆژوو بن؟ ئەگەر تەمەشای ئەدلەی زانستی بکەین دەبینین کاریگەریەکانی بە ڕۆژووبوون بریتە لە ڕێکخستنەوەی میتابۆلیزمی هەموو لەش بریتە لە ڕێکخستنەوەی میتابۆلیزمی شەکر گلوکۆجین ئەوانە هەمووی سوودەکەی لەوەیدا کە دەرفێتێکە بۆ جگەری مرۆڤ ئەم هەمشتانە ڕێی بخاتەوە یەک لەوانش کە سەبەبەکە بۆ دروستبوونی شێرپەنجە بریتە لە ناڕێکبوونی بە میتابۆلیزمی لەشی مرۆڤ ئیدی بە ڕۆژووبوون یارمەتیدەرە لە بۆی کە یەک جیهازی مەناعەمان بەقوتر بێ کە ڕاستەوخۆ تەسیری هەیە دوو میتابۆلیزم و ینی هێنان و بردننی بە شەکر و کۆلاجین و پرۆتینەکان و چارەسەرکردنیان هەروەها دەرمانەکانیش ڕێک دەخرێتەوە لە کاتی بە ڕۆژووبووندا. پێش ئەوەی بە ڕۆژوو بن پێویستە چ ڕێکارێکی تەندروستی بگرنە بەر؟ ئەوانێک کە بە ڕۆژوو دەبن پێویستە مەسەلەن تەندروستیان باش بێت بە شێوەیەکی گشتی کە لە کاتی وەرگرتنی چارەسەر کیمیای توندەکاندا نەبێتن ئەوەیە کە شەکرێ یان شەکرێ یان زەختە یان هەر نەخۆشێکی دیکەیە کە کۆنتترۆل کرابێتن ئەوانن کە پێویستە مەسەلەن پشکنینی کلیەکان کارکردنی کلیەکان تەواو بێتن چونکە کاتی بە ڕۆژووبوون لە کاتی برین کەمبوونی ئاو لە جستەی لەشدا طبیعی بە نەرەیی بەسەر ئیشی کلیەکان دەچێتەوە. زۆر هیچ ئاماژەیەک هەیە لەو نەخۆشانەی کە بە ڕۆژی دەبناگەر ئەو ئاماژەیە ڕوویدا پێویستە دەست بەجێ ڕۆژەکەیان بشکێنن لە کاتی سەرهەڵدانی دەرکەوتە لاوچیەکان بۆ نمونە لە کاتی هەبوونی تا لە کاتی هەبوونی ئینفێکشن لە کاتی هەبوونی دوور لە ڕووی ئێوە بڕشانەوە یان هەر بابەتێکی تر یان ڕوودانی ژان پێویستە یەک سەردانی دکتۆری پزیشکی خۆی بکاتن دوو ڕۆژەکەی بشوێنی هەر کردداری ژوی لەدێ چونکە ئاتن ئێمە کە نەخۆش داخل دەکەین لە نەخۆشخانە یەکەم شت کە پێیان بدەین بریتە لە ئایڤی فلو دواتە مغەتی نەخۆشی ڕۆژەکەیان دەچێتن بەم شێوەیە. باش دکتۆر ئەی ئەوانەی بە ڕۆژ دەبن پێویستە چ خواردنێک بخۆن لە مانگی ڕەمەزانەوە بە پێچەوانەوە خۆیان لە چ خواردنێک بە دوور بگرن؟ خواردن هاوسەنجی تێدا بێت. مەسەلەن بۆ کەسی تەندروست
کە دوور لە هەموو لایە کە تووشی شێرپەنجە نەبووە دەبێ خواردنەکەیت هاوسەنگ بێ بە شێوەیە کە ڕێژەی شەکرەکان لە حەدی خۆی تێ نەپەڕی پرۆتینەکان دیار بێت زۆری پرۆتینەکان مثلەن گۆشت و لەو بابەتانە فرێش بێ پرۆسس نەکرابێت مثلەن چونکە خوێ و ئۆشتانەی دەکەوتنە ئەمە شێرپەنجە دروست دەکاتن زۆر خواردنی سەوزە و میوەکان بەم شێوە نەخۆشی شێرپەنجەش بە هەمان شێوە یەکەم شت ئەو دەرمانە دەیخوا وا دەکات چەند زۆرە خواردنێکە نابێ بیخواتن ئەمە لەگەر پێدان دەرمانەکە بە نەخۆش دەگوترێت کە ئەم زۆر دەرمانە مەسەلەن هەنار یان گرێپ فروتی پێدرن لەگەر چەند زۆرێکی تایبەت لە دەرمان ناتوانێت نەخۆش وەری بگرێت بەرام ئەمە بۆ هەموو کەسێک نییە تەنها ئەو نەخۆشانەی ئەو زۆرە حەبە وەردەگرن ئەو مسبقەن پێیان دەگوترێتن بەڕۆژوبوون چ جۆرە خواردنێک باشە خواردنی خۆمانە کوردەواری فرێش و تازە دروستکرا و یان تازە سەربراو هەمووی باشە و خواردنی باشە بەڵام هەڵبەت بە بڕی پێویست ینی زیادە ڕۆی تێدا نەکرێ مەسەلەن شیرینی هەتا نەخۆشی شێرپەنجەش دەتوانین بیخوات بەرام دەتوانین بڕەکەی سنووردار بێتن گۆشت و پرۆتینەکان زەڕورن چونکە ئەو نەخۆشە لەگەر نەخۆشیەکەی شەڕ دەکات شێرپەنجەکە دەبێت نیوتریشن خواردنی لە جێی خۆی بێ و تەواو بێتن دۆیە گۆشت چ سوور بێ یان سپی بێت پێویستی پێێتی چونکە پرۆتینە وەکو تاغی بەکاردێتن بەڵام هەم دەبێت لە زیادەڕەوەی تێدا نەکرێتن ئەنتی ئۆکسیدەکان بەگشتی ئەو خواردنانەی کە سەوزن وەکو برۆکۆلیە و سپێناخە و کەرەوزە و ئەوشتانە پێویستن هەم ئەو خواردنانێکە ڕەنجی سووریان تێدا ئەوانە زیاتر مادەی ئەنتی ئۆکسیدانتیان تێدایە کە دژی خانە شێرپەنجەیەکان ئیش دەکەن. دکتۆر باسی دەرمانت کرد ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجەن و بە ڕۆژوو دەبن پێویستە چۆن خشتەی دەرمانەکانیان ڕێک بخەنەوە لە مانگی ڕەمەزاندا خۆی کە خشتەی دەرمانەکان دانراوە خشتێکی زانستی و پەیوەندی بە ئاینی مرۆڤەکانەوە نییە هەندێک دەرمان هەنە ڕۆژێ جارێک دەدرێت بە نەخۆش ئەمە زۆر بە ئاسایی مرۆ دەتوانێت هەم دەرمانەکە بخوا و هەم بە ڕۆژی بێت چونکە یان لە کاتی ئەفتارکردنەوە یان لە کاتی برین پارشێوکردن دەرمانەکەی دەخوات و کێشە نیە بەڵام هەندێک دەرمان هەیە ڕۆژێ دەبی دوجار بخورێت ئەمە کێشە دروست دەکەن بەتابەتی ئەوانەی کە دەبی سێ جار بیخواتن نەخۆشەکە ئەمە بە تەکید چونکە دەرمانەکە زەڕوڕە و پێویستە و ژیانی نەخۆشەکەی پێوەبەندە شەرعی خوش پێخۆڵنیە کە مرۆڤ زەرمەند بێت چونکە عیبادەت دەکاتن دوێ لەو کاتدا بە ڕۆژوو نەبوون پێویست دەبێتن لەبەر زەڕوڕەتی دەرمانەکان ئەو دەرمانانەی کە ڕۆژێ دوجار هەندێکیان هەیە دەبی ڕێک 12 ساعت دوای یەکتر بخۆن ئەمەش دەبێتە بەربەست لەوەی کە مرۆڤ نەتوانێت بە ڕۆژی بیتن لەبەر سەحەتی لەبەر ئەوەی کە ژیانی لە مەترسیدا بە شێوەیەک بە شێوەیەکان بەڵام ئەگەر دەبینی مەجال تێدا هەیە دەتوانین ئەو 12 ساعتە 14 ساعت بێ ئەمەش مەجالی تێدا هەیە و دەتوانرێت مرۆڤ بە ڕۆژی بێتن ئەمەش نەخۆش دەتوانین لەگەر پزیشکی تایبەتی خۆی بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەم سوالە بکاتن و پزیشکی چارەسەرکار ئەم بابەتی بۆ یەکلای دەکاتەوە. دکتۆر کۆتا ئامۆژگاری چییە بۆ نەخۆشانی شێرپەنجە بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا چۆن ئاگایان لە تەندروستی خۆیان بێتن؟ کۆتا ئامۆژگاری مانگی ڕەمەزانی پیرۆز مانگەی پیرۆزە ڕۆژوبوون بە شێوەیەکی گشتی سوود بەخشە بۆ مرۆڤ بۆ جەستەی مرۆڤ هەروەها لە بارەی شێرپەنجەشەوە بە هەمان شێوە پرسیار لە پزیشکی چارەسەرکاری خۆت بکە پزیشکی چارەسەرکار چونکە حاڵەتەکەت باشتر لە هەموو کەس دەزانێت هەروها بە پێی تەمەن و بە پێی هەبوونی نەخۆشیەکانی تر وەکو زەخت و شەکرە و بابەتەکانی تر وەڵامی بگدری یەکلایەنە لە پزیشکی چارەسەرکار وەردەگری کە ئەو مرۆڤ دەتوانێت بە ڕۆژی بێت یان بە ڕۆژی نەبێت. دکتۆر هەردی زۆر سپاس کە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەخێر هاتنتان دەکەین هیوای مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ هەمان دەخوازین و تەندروستێکی باش بۆ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بەڵێ بینەران بەم شێوەیەش گەشتینە کۆتا ئەڵقەی ئەمڕۆی پرۆگرامی تەندروستی و ڕۆژوو هیواداریم جێگای ڕەزامەندی هەموو لایەک بین جارێکتر پێتان بڵێن ئاگاتان لە تەندروستیتان بە هیچ شتێک لە تەندروستی گرنگتر نییە خوداتان لەگەڵ بێت.